من ئێستا لای ماڵی ئادەم ئەو منداڵێکەوە بووە سیمبولی خۆپیشاندانەکانی شاری هەولێر کە بۆ پاڵپشتی ڕۆژئاوا سازرابوون لە سەنتەری شاری هەولێر. ئادەم ئەو منداڵەیەکەوە ئێستا لە لای منەوە دانیشتووە خۆی کە خاوەن پێداویستی تایبەتە، بەڵام ئەمە ساردی نەکردوێتەوە لە پشتگیریکردن لە براکانی لە ڕۆژئاوا. من دەمەوێت ئێستا گفتوگویەک لەگەڵ خۆی بکەم. کاکە ئادەم چۆنی؟ باش. چۆن بۆ ئەو ڕۆژە بڕیارتدا بچێ خۆپیشاندان؟ ئەتوو بە بابت گوت یاخود بابت بە توی گوت؟ من بە بابم گوت وتم امتحان تەواوکەم بمبە بۆ ناوقەڵە بۆ ڕۆژاوا. باشە. چووی بۆ پاڵپشتی ڕۆژاوا؟ ڕۆژاوات خۆشە؟ باش. ئەو چۆن بوو بڕیارتدا بچی؟ یعنی ئەو ڤیدیۆیانت بینیکەوە منداڵانی ڕۆژئاوا برسین، تینۆن؟ برسیانە، تینیانە، بارانە، بارێ سەرمایانە. باشە. ئەی تەمەنت چەندە؟ 8 ساڵی؟ 8. باشە. پۆلی چەندی؟ پۆلی 3. زیرەکی لە مەکتەب؟ باشە. ئەگەر جارێک کە خۆپیشاندان بکرێتەوە هەروە ئاچی؟ ئەی ئاڵای کوردستانیش ئەو ڕۆژەش هەش پێوە بوو. ئاڵای کوردستان خۆشەوێ؟ خۆشم بێت. هەر پشتگیری ڕۆژاواکەی؟ باش. من دەمەوێت گفتوگۆ لەگەڵ باوکی ئادەم بکەم. کاکەچیە کاکچیە سڵاوت لێبێ، سوپاس بۆ دەرفەتە ماندوومان کردی. ئەگەر پێم بڵێ ئەو ڕۆژە ئێوە خۆش هەر پێشمەرگەی ماندوو نەبی، ئەگەر پێم بڵێ ئەو ڕۆژە چۆن بۆ بڕیانتاندا بستنێ خۆپیشاندانەوەکە فکرەی کاکە ئادەم بوو یاخود تۆ بوو ئەوت برد؟ وای ئادەم ئەوە ڕۆژی هەینی بووە بەفری شەواری، وتی ئەڕۆم بۆ خۆپیشاندان. ئەوەی لای قەڵاک لێ خەڵک هەمووی لێ خۆپیشاندانەکە. ئیتر منیش ئەوە بوو بردم لەگەڵ خۆم، ئاگاشم لێ نەبوو لە پشتۆ تەسویریان کرد بوو، ئیتر ئەو تەسویرەش بڵاو بوو بۆ بەڵێ ئەو. باش. خۆی هەر لە ماڵەوەش کاریگەر بوو بە ئەو ڕووداوانی کە لە ڕۆژئاوا ڕوویەدا؟ بەڵێ بە تاکید ئەو منداڵانەیە بینێ و 2-3 ڕۆژە بڵاو بوو بۆ شیریان نەبوو، سەرمایان بوو ئەوانە. جایی شەوید باوە من شەڕۆم پاڵپشتیان لێ یەکەم. باش. ینی ئێوە ینی بۆ بەمەبەست نەبوو ڤیدیۆیانەکە بڵاو بوو، هەر خۆی ئۆتۆماتیش خەڵکەکەەوە ڤیدیۆکانی بڵاو کردبووە؟ نابەنەوە نەبوو ڤیدیۆیی کە بڵاویش بۆتەوە ئەمن نەمگرتووە، کوڕێگرتیەتی خەڵک قامیشی لیان هەر ناشی ناسم با ناو ئەویش بڵێن دەست خۆش بێ دەستخۆشی لەکەی. ئەو ڕۆژە سەرماش بوو کاکە ئادەمیش خۆی خاوەنی پێداویستی تایبەتە، ئەمە قورس نەبوو بوو ئەو یاخود ئەو هەر گڕوتینی هەبوو؟ وەڵا ئەو گڕوتینێکی هەبوو ئەمت سەرماتە بی هەر ناش لە باوشی بکەم، ئەمت ڕاوەسە لە باوشتەکەم ئەوە ڕێگاکە دوور بوو، جێی سیارە نەبوو. ئایگوت نا هەر وازم لێ خۆمەڕۆ. پێشتریشیشت ینی بەشداری کردووە لە ینی خۆپیشاندان هەرچەندە تەمەنیشی بچوو کە خۆپیشاندانی پاڵپشتیکردن بۆ نمونە بە خەڵکی کوردستان و خەڵکی ڕۆژاوا یاخود یەکەم جاری بوو؟ نە ئەوە یەکەم جاری بوو، چکە بچووکە ئەو تازە فامەکە بڵێ ئەو شتانە، جا ئەوە یەکەم جاری بوو. بڵێ هەر لە ماشەڵڵا کوڕێکی گورز و گۆڵی هەرچەندە خاوەن پێداویستی تایبەتە لە قوتابخانە شەروە زیرەکە؟ بڵێ زۆر زیرەکە و یعنی ئەوە ئایبینی خاوە پێداویستی تایبەتە بەس هیچ ئەرکێکی نییە، ئەو مناڵە زۆر باشە و هەر ئەو قاچێتی تراش. باش. مامۆستاکانیش یارمەحتیەکەن کە قوتابیەکی باشە؟ بەڵێ ئەوەی شار مەحتیەکەن. بەڵێ بینەران، ینی ئەمە کاکە ئادەمە کە بووە سیمبولی خۆی و ئەم شەقانەی دەستی کە یارمەتی دەرین بۆ ئەوەیەوە هاتوچۆ بکە بڕوا بەڕێگاوە، خۆی و ئەم شەقانە بوون بە سیمبولی خۆپیشاندانەکانی شاری هەولێرکەوە بۆ پاڵپشتی ڕۆژئاوا بوو. دیارە خۆشی بۆ منداڵیەوە هەستێژی کوردایەتی زۆر گەورە و گڕوتینی هەیە کەوا دەڵێت ئەو منداڵانم دەبینی لە ڕۆژئاوا کە برسی و تینویان بوارەوە لە کەشێکی سارد بوون. دەڵێ ئەوە وای لێکردم کەوا داوا لە کاکەچیای باوکی بکەکەوا بچن بۆ خۆپیشاندانی پاڵپشتیکردن بۆ ڕۆژئاوا.